بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان حکومەت هێرێم سیستەمی موچە بە ئەلکترۆنی دەکات لای خۆشەوە سەرۆکی حکومەت ڕای دەگەنێت بالیکترۆنی موچە هەنگاوێکی گرینگە بۆ چاکسازی ئیداری و کارگەری لە هەرێمی کوردستان. بالیکترۆنیکردنی سیستەمی موچە لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە گەندەڵێکی زۆر لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا هەیە. بەمەدارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەریک دکتۆر محەممەد ئەمین گەناوی دکتۆرە لە ئابووری و مامۆستای زانکۆروە لە هەولێرەوە کاک عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبینین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر بە خێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلۆی قسە لە سەرم هەنگاوی حکومەت بکەین حەز دەکەم باز لە مەسەلەی ئەو بکەین سیستەمی ئەلکترۆنی موچە چییە؟ سیستەمی ئەلکترۆنی موچە ئەوەیە کە تۆ لە جیاتی ئەوەی کە ئەو پارێکەوەری دەگری بە بەریت بۆت بێ یا بە ڕێگایشتر ببێت تۆ لە ڕێگای بانقەوە دەتوانانی ئۆتۆماتیشی بە ئەلکترۆنی وەری بگری بۆ نمونە لە شوێنێک کە تۆ ئیش دەکەی لە ڕێگای ئەلکترۆنەوە ئەو خاوەن کارەکە بۆ پەیوەندی بە بانقەوە دەکات لە ڕێگای ئەلکترۆنەوە کە تۆ موچەکە چەندە لە چەندی مانگدا وەری دەگری لە چ کاتێکدا دروست مانگانە ئەو موچەی وەردەگری. بەڵێ ئەگەر پێناسەیەشی زۆر باشە بەس سەبارەت بە ئەم هەنگاوی حکومەت بەوەی کە ئەمڕۆ دەستی پێکردو سەبارەت بە مەسەری بە ئەلکترۆنیکردنی موچە بڵێن بەڕێز بە هەنگاوێکی ئیجابی دەبینیت؟ وەڵاهی پێش ئەوەی بۆ خەڵکی کوردستانی موچەخۆری خەڵکی کورد لە کوردستانی عێراقی ئەوڕۆ بەلاوە گرنگە کە موچەکە وەربگرێت حەق خۆی بدرێتێ مافی خۆ بدرێتێ بەلاوە گرنگ نە بەس ڕێگایەکە تو موسیقی بۆ دێنێرە بە ڕێگای بەرد بۆ دێنێریە بە ڕێگای ئەلکترۆنی ئەنجاگە باسی ڕێگای ئەلکترۆنی دەکەن بە خۆت هەندێک پرس دەورژێنێ شێلەوانە بۆ نمونە تۆ ئەو موچەیە کە لە ڕێگای ئەلکترۆنی دەنێرێت دەبێت تۆ لە بانک وەری بگری ئەمجار چ بانکێک وەری دەگری بانکەکە حکومیە ئەهلیە بۆ جیاوازیەکە ئەگەر لە بانکی حکومی بیدە ئەهلی بێ مەسەلەن نا ئەگەر بانکی دەوڵەتی بێ حکومی بێ لە شێوازی مامەڵەکردندا لە شێوازی سیاسەتی داراییدا لە شێوازی سوود و بەهرەدا جیاوازی هەیە بەڵام ئەگە بانکی ئەهلی بێت زیاتر واتە کەرتی تایبەت بێت ئەوانە بە هەمان جۆر سیاست خوان هەیە و
سیاستی دارایی خوان هەیە ئەوەی کە پەیوەندی بە سوود و قازانجەوە بێت بەڵام ئێمە لە کوردستاندا وەکو هەموو کەس باز دەکەن نەکەمنەوە مشکلەی شەفافیت هەیە ئەمجار کە بڕیار بێت ئەو بانقێکی عالی بێت بەر مەبنای ئەوەی کە ئێمە لە دەورانی بازاری ئازاددا دەژین مشکلە نییە قبولی دەکەین بەڵام تۆش وەکو موچەخۆرێک کە ئەو پارەی بۆ دێت دەبێت ئازاد بێت چ بانقێک بۆ دێتە چ بانقێک یەک بانقەیە لە کوردستانی یا چەند بانقێک هەیە ئەگەر یەک بانقە بێمانە ئەو بانقە مۆنۆپۆلی ئەو بازاڕش دەکە کە مەترسیوێ کە ئەم ڕۆژ مۆنۆپۆل بکرێت وەکۆ چۆن ئێستا داهاتینەوە دەچێتە یەک بانقە و بانقێکی مشکلە ئەو نەکار مۆنۆپۆل بکرێت مشکلەیە کەمە سیستەمی بانقیمان نییە مشکلی کوردستانی گەورە ئەوەیە خەڵک هەیە پارەی لە بانقی هەیە بە تەماشا دەکات دوای پارەوەرگێ پارە نییە ماناو لێردا گرفتێکی گەورە هەیە لەسەرەوەی کە تۆ سقات بە و بانقەدەکەیان ناکەێت بە خاڵشتری گرنگیش کە بدەمێ باسکەم لە سیستەمی داراییدا مستەڵەیەکەیە کە پێڵێن فلوتینگ کاپیتال واتە سەرمایەی سەر ئاوکەوتون بۆ نمونە تۆ بڕێک پارە دەنێری بۆ کەسێک وەری بگرێ ئەوڕۆ نمونە $10,000 دەنێری ئەو $10,000 لە پارەکەی تۆ دەڕوات تۆ ناتوانێت تەسەڕف پێ بکەی بۆ $10,000 ئەوەی کە وەریشی دەگرێت چاوەڕێ دەکات وەنی ئەوش ناتوانێت ئیسفادەی لێ بکات تا ئەو بڕەپارەیە دەچێتە سەر حسابی یا ژمارەی بانقی ئەو کەسە ئەو ماوەیە کا تۆ دەینێری ئەو وەرگی وەری دەگرێت 2 ڕۆژە 3 ڕۆژە ئەو پارەیە واتە ئیسفادەی لێ ناکرێت لە هەوادایە زۆر باشە بەڵام لە کوردستانی ئەو مشکلەشەیە بۆ نمونە جاران ئەگەر بە تێلی سوشتیوە پارەکان تەوزی دەکرد لە دامەزراوەکانە یەکسەوەری دەگرێت بەڵامێستا بۆ نمونە لە کوردستان ئەو قەیرانە ئاوبور و داراییکە هەیە زەمان چییە کە مەسەڵەن بانک بڵێ من ناردوومە بەڵام دوای 2 مانگسی من بەتو وەری بگرێت بەڵە دواتەگەرم و لای بەرز کاک دکتۆر کاک عەبدوڕەحمان ئەگەر بێنە لای بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێزشی لەسەر ئەم هەنگاوی ئەمڕۆی حکوومەت بزانین بەڕێستان پێتان وایە ئەمە دەبێت هەوەی چارەسەرکردنی گەندەڵیەکانی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سپاس دەکەم سڵاو ڕێزم بۆ جەنابی دکتۆر هەیە دیارە لە هەموو دنیادا سیستەمی موچەکە بە ئەلکترۆنی دەکرێت لە ڕاستیدا فەرمانبەران خازانجی لێ دەکەن بەڵام کۆمەڵێک پرسیار دێتە پێشەوە ئایا لە هەرێمی کوردستاندا نیەتی تەواو هەیە یا بۆ ئەوەی سیستەمی موچە بە ئەلکترۆنی یاخود بە کاتی زیرەک بکرێت من پێم وابێت لە ڕاستیدا ئەمڕۆکە گوێم لێ بوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی باسییان لەوە دەکرد کە ئەمە یەکەم قۆناغی چاکسازیە ئەگەر بینەوە لە ساڵی ڕابردووەوە لە کاتێکا کە خەیرانی دارایی بە تەواوی تەنگی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەڵچنی کۆمەڵێک پرۆژەی چاکسازی ئەلان کرا لە 22ەوە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان 14 خاڵی ئەلان کرد کە دەستپێکی چاکسازیەکان بوو لە 21 دوانزەی ساڵی 2015دا حکوومەتی هەرێمی کوردستان 11 خاڵی ڕاگەیان بە ناوی چاکسازیەوە بڕیار بوو لە دوانزەی دەی 2015دا وەزارەتی دارایی لە هۆڵی سعد عەبدوڵڵا پرۆژەیەکی چاکسازی گشتگیر و هەمەلایەن ئەلان بکات بە ئامادەبوونی بەرپرسانی حکوومەت و پەرلەمانتاران و شارەزایانی بواری ئابووری بەڵام ئەگەر پرسیارە بکەین ئایا چەندی لەم پرۆژانە کە ئەلانش کران لە ڕاستیدا کاریشان لەسەر کرا و درا بە گوێی خەڵکیشا چەندی چاکسازی لەسەر کرا و ئەم کارەی کە دەکرێت لە ڕاستیدا من دکتۆر قسەیەکی باشی کردووە لەگەڵ ئەوەشدام ئێستا خەڵکی کوردستان کێشەی گەورەترین کێشەی نەبوونی موچەیە گەورەترین کێشە کە ڕوبەڕووی بووەتەوە لە ڕاستیدا سیستەمێکە کە ناویان نامەوە سیستەمی پاشەکەوتی موچە کە من بۆ خۆم ناوە سیستەمی پاشەفەوتی موچە نەک پاشەکەوتی موچە خەڵک کێشەی ئەوەیە لە ڕاستیدا و ئەم فەرمانگەیە کە کارەکەی ئەوەیە فەرمانگەی تەکنۆلۆژیا زانیاری لە ساڵی 2007ەوە دامەزراوە کە مدەکەی 9 ساڵە بۆ تا ئێستا کاری لەسەر ئەمە نەکردووە کە سیستەمی موچە لە هەرێمی کوردستاندا بە ئەلکترۆنی بکرێت و من پێم وابێت زۆر بە ڕاشکاوی بڵێم تا ئێستاشی لەگەڵا بێت
لەناو ئەنجومەنی وەزیرانە لەناو وەزارەتی داراییە لەناو هیچ دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستاندا لیستێکی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان نییە واتە تا ئێستا ئێمەی پەرلەمانتارانیش و ئەنجومەنی وەزیران بۆ خۆشی بە وەزارەتی داراییشەوە ناتوانین ڕێژەیەکی تەواو بڵێن کە ئەمە لیستی یاخود ژمارەی موچەخۆران و فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا بۆیە پێم وایە کارێکی ئاسان نەبێت ئەم کارە دەکرێت و ئەم کارە پێویستی بەڕاستی بە بەرنمەیەکی درێژخایەن و هەمەلایەنە هەیە زۆر باش کاک عەبدوڕەحمان کۆمەڵە دەستگا هەیە من ئەوەی کە بەڵێ بەڕێزت باس لەوە کرد کە فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری کە لە 2007ەوە دامەزراوە ینی بە پێی یاسا کاری ئەم فەرمانگەیە کە لیستی موچەی فەرمانبەران هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی بکات ئەو کارەکەی چێکە تاوکو ئێستا نەکراوە. دیارە ئەو کارە نەکراوە و بەنیەتی ژەڕاستیان نەکراوە چونکە لێمان تێک نەچێت ئەو هەموو فەرمانبەری کە لە هەرێمی کوردستاندا ئەو هەموو موچەخۆری کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە ڕاستیدا ستانداردی دنیایی تێپەڕاندووە چونکە بە پێی ستانداردی نێودەوڵەتی 50 هاوڵاتی یەک فەرمانبەری بۆ دەمەزرێنرێ بەڵام لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئێمە ژمارەی دانیشتوانمان 5 ملیۆنە لەو 5 ملیۆنە ڕەنگە 2 بۆ 2 ملیۆن و نیوی لەسەر 18 ساڵەوە بێت یعنی هیچ منطقی تێدا نییە لە 2 ملیۆن هاوڵاتی لە ئێستادا ملیۆنێک و 480,000 موچەخۆر بێت یا فەرمانبەر بێت ئەمە کارە ساتەکەیە و بۆیە من قەنەعەتم وایە لێت نەشارمەوە زۆر بە ڕاستکاریش بڵێم ئەمڕۆ من بۆ خۆم شەرمم دەکرد کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لە کاتێکە پەرلەمانی کوردستان سبەی نێودوو سبەی پێدەنێتە ساڵێک بەسەر پەقستنیدا حکوومەتی هەرێمی کوردستان ساڵێک تێپەر دەبێت بەسەر ئیفلیشکردنیدا دێن باسی پرۆژەی چاکسازی و باسی دەستپێکی کارەکانی پرۆژەی چاکسازی دەکەن چونکە لێمان تێک نەچێت چاکسازیکردن لە ڕاستیدا بەبێ هاوکاریکردنی پەرلەمانی کوردستان هەرگیز بەڕێوە ناچێت و ئێمە لە پەرلەمانی کوردستاندا چەندین پرۆژەمان ئامادە کردبوو بە تایبەت لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستاندا پرۆژەیەکی زۆر باشی گشتگیر و هەمەلایەنیان ئامادە کردبوو بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی بۆ کەمکردنەوەی ئەو هەموو خانەنشین رابردنی ئەو هەموو خانەنشینەی نایاساییەکی هەیە و بۆ لە ڕاستیدا تەوازنێک یا هاوسەنگیەک لە نێوان موچەخۆران لە هەرێمی کوردستاندا چونکە لەگەڵ ئەوەی کە ژمارەیەکی ئەجگار زۆر موچەخۆر لە هەرێمی کوردستاندا هەیە و جیاوازیەکی زۆریش لە نێوان موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا هەیە کە جیاوازیەکە لە ڕاستیدا ئاسمان و ڕێسمانە ئەمانە لە ڕاستیدا گرفتی گەورن و پێم وایە سیستەمی ئەلکترۆنی بە سیستەمکردنی ئەلکترۆنی موچە لە هەرێمی کوردستان ئەگەر بەباشی کاری لێ بکرێت ڕەنگە بەشێک لە دووموچەی چارەسەر بکات بەڵام گەورترین کێشە ئێمە لە ڕاستیدا دامەزراندنی دەیان هەزار هاوڵاتیە بە پلەی جیا بە پۆستی جیاجیا بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان ئەو بە ڕێزانە یەک ڕۆژ وەزیفەیان بینی بێت دەیان بە هەزاران خانەنشینی بە پلەی جیاواز بەبێ ئەوەی ڕۆژێک وەزیفەیان بینی بێت ئەمانە بارقورسی و بارگرانی دروست کردووە تەنها بۆ نمونە خانەنشینان لە هەرێمی کوردستاندا موشەکەیان مانگانە 107 میلیارد دینارە کە ئەمە لە ڕاستیدا ڕێژەیەکی زۆرە ئەگەر حکوومەت دەیەوێت چاکسازی بکات بابێت پاکتایەکی خانشینان بکات کێ مستحقە حەقی خۆی پێ بدا کێ بە نامستحقی خراوەتە ناو قائیمەکە لە ڕاستیدا کە بۆ بە غەدر بەسەر ئەوانی کێشەوە بێت چاکی بکات حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش دەزانێت لەکوێ نایاسایی کراوە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێنەوە لای بەڕێزت کاکتۆرگە بگەن وڵای بەڕێز سەبات بووی کە بەڕێز وتت ئەگەر ئێستا بۆ نمونە ئەم سیستەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە هەر بانکێک بێت دوایی باجشی سەر لە موچەی فەرمانبەر هیچ بۆ نمونە باجەکە حکوومەت یاخود فەرمانبەر ئەگەر جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ بکرێت دەبێت فەرمانبەر بیدات واتە بەشێک لە موچەی کۆوەریەکە بیدا بە بانک بەڵ ئەیەکە چەندە نازانم بەڵێ ئەی لە بری ئەوەدا بەڵ حکوومەت ئەو بانکە چەند قازان زەدا بۆ پارێکە تۆ لە بانکە دێنێتەوە ئەوە نازانێت تا ئێستا ئەوەش گرفتێکە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕاستی ئەوەی کە باز دەکرێت بە سیستەمکردنی ئەلەکترۆنی موچە پێدان بابەتێکە بەڕاستیەوە هەڵ ناگرێت بەڕای من کە بێتە هەواڵ لەسەر ئاستی نیشتیمان لەسەر بۆچی هەواڵ ناگرێت بارەستی شەفافیت بێ دەزانێت بۆ یەکە لە پێش هەموو شتێکدا
یەک ڕێگا یەک وەسیلە بۆی کە تۆ بتوانانی پەیوەندی بچکە لە بینی خاوەنکار و موچەخۆردا ئەوە دامەزراوە دارایەکان دەتوانن ئەوی شێ بکەن زیاترەوەی حکوومەت نییە بەڕاستی ئەمجا کە حکوومەت بوێت چاکسازی باشکات دەتوانێت لە سیاسەتدا بیکات نەک لە بوارێکی بچوشی کارژەڕیدا و تاکیدیش نییە کە ئەو بوارە ئەو بە سیستەمکردنی ئەلکترۆنی موچە دەبێتە هۆی ئەوەی کە مەسەلەن گۆڕانی گەورە ڕوودا لە باشبوونی ژیانی ئابووری دارایی خەڵک. باشە بۆچی بە بچوونی بە ڕێزت گۆڕانی گەورە ڕوونەدات هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە بۆ نمونە ئەگەر بڵێ ئەو سیستەمە وا دەکات کە دوو موچەخۆری دەوڵەتی نەبێت مەسەڵەن کەسێک بۆ نەبێت دوو موچەوەر بگرێت لە دەوڵەت کە بەڕای من لەوانەیە کەم بێ زۆر کەم بێ مەسەڵەن من لە وەزارەتی خوێندنی باڵا موچەخۆر بم یا لە شوێنیش لە وەزارەتی پەروەردەش موچەخۆر بم باوەڕ ناکەم شتی وێ هەبێت ئەگەرش زۆر کەمە بەڕاستی هەر زۆر کەمە ئەو کاریگەری نابێت کە لە کۆی ملیۆنێک و 400,000 فەرمانبەر پێ دوای ڕێژەی دوو موچەی و سێ موچەی کەمە لە ناوانەیە ئەگەر هەش بێت بەو ئەندازەیە نییە کە خۆپشتیشی باشە بەڵام ئەوە نییە بڵێ کاریگەری ڕاستەخۆی دەبێت لەسەر ژیانی موچەخۆرەکانی ئەی باشە بە چ شتێک کاریگەری دەبێتگەرەوە کاریگەری نابێت شتێک مەسەلەن چاکسازیێک لە مەسەلی لیستی موچە ئەگەر بیانەوە چاکسازی بکەن ئەوە حکوومەت بەخۆی دەتوانێت لە دامەزراوەکانە بیکات هەنی ئیلا بیلا دەبێت شەرنیار دەبێت هەر لە ڕێگای بە ئەلەکترۆنیکردنی سیستەمەوە بێت ئەوانە ناوی موچەخۆرەکانیان لە هەموو وەزارەتەکان دەتوان بە دوو ڕۆژ چێشی ناوەکان بکەن وزان چێ لە شوێن لە زیاتر لە وەزارەتێک ئەوە موچێ هەیە پارە وەردەگرێت دووبارە ئەو بە سیستەمکردنی موچە لەوانەیە ژمارەیەک لەوانەیە کە دوو موچیان هەیە ئاشکرا بکات بەڵام بەڕای من لەوانەیە هەش بە سێ موچێ هەر بگرێت 4 موچێ هەبێت 5 موچێ بێت بەڵام بە شێوەیەکی گشتی کەمە و کاریگەری نابێت لەسەر باری دارایی ئابووری ینی بۆ چون بەرز ئەوەی کە پێیان وترێ بندیوارەوەی کە دامەزرا و دوام ناکە مەسلەی بۆ منە خەڵکێ بە پلەی وەزیر خانشینکە ڕۆژێ خۆر بەردەگرێت ینی ئەوانە کێشەکە چارەسەر ناکات کێشەکە چارەسەر ناکە بۆ نمونە خەڵکی تا ئێستا لەوانەیە وتوکو بازەکان 500,000 کەسێک و بندیوار تاعین بووە لە وەزارەتەکان لە دامەزراوەکان تا ئێستا دەوامە نەکرد بەسپێنە کە سیستەمش بکرێتە ئەلەکترۆنی ئەو ناوانە شەر دەچنە ئەو سیستەمی ئەلەکترۆنیەوە موچی خۆر وەردەگرێت لە ئەو شوێنێکە پارەکە بۆ چێ بانقەیە شوێنی شترە جا بەڕای من وەکو لە سەرداشا وتم گرفتی خەڵکیش ئەوە نییە موچەکەی چۆن وەردەگرێت گرفتی خەڵکەوەی کە تو موچەکەی بدەیت بۆی منێرە خەڵک بەخۆی دەچێ وەردەگرێت دەچێ بۆ لێرە موچەکەی وەردەگرێت بەڵام بەتەواوی بیدێت بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم لای بەرز کاکتۆر کاک عەبدوڕەحمان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان ینی بە پێیەوەی کە معلوماتی بەڕێزت هەبێ بەوە پێیەوەی کە ئەمڕۆ لە لێدوانەکانی سەرۆک حکوومەت و جێگرەکەی باسی دەکرد چارنووسی مەسەلەی موچەی بندیوار ئەوە بە پلە باڵاکان یعنی هیچ دەستکاریەکی ناکرێت بە پێم سیستەمە یاخۆ ئەوانەی کە بە نایاسایی خانەنشین کراون لە ڕاستیدا ئەگەر گوێ لە قسەکانیان بگرین ئەوان باسی دووموچەیان کرد باسی بندیواریان کرد بە هیچ شێوەیە خۆیان نەدا لە قەرەی موچەخۆران کە بە شێوازی نایاسایی بوون بە موچەخۆر ئەوانەی کە بە نایاسایی خانەشین کراون من حەزەکەم هەر بۆ نمونە یەک داتات بدەمێ لە 1 نۆی ساڵی 2006 واتە 10 ساڵ و مانگێک پێشی ئێستا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان من خۆ بۆ خۆم لە شاشەی یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە گوێم لێ بوو کە ئەو کاتە کە ژمارەی موچەخۆران لە هەرێمی کوردستاندا 1,500,000 کەس بوو تاکیدی لەوە کردەوە کە لە ناو لیستەی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستاندا 14,000 موچەخۆر هەیە کە دوو موچەی و سێ موچەی وەردەگرن و تاکیدیشی لەوە کردەوە کە 32,000 موچەخۆر هەیە کە ناوی وەهمین واتە ناوەکە هەیە بەڵام کەسەکە نییە یعنی ئەمە ڕێژێکی خەیاڵیە تۆ بیکەرەوە نزیکی 46,000 لە ساڵی 2006 ئەی دەبێت ڕێژەکە لە 2006 واتە 10 ساڵ پێش ئێستا تا ئێستا چەندی لات بێت
من لە سەرەتای ساڵی 2016 داواتە لە مانگی یەکێک لە وەزیرەکان ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ژمارەی موچەخۆرانی لە یەکێک لە دیدارەکانی باس کرد کە بریتە لە 1,411,211 فەرمانبەر. بەڵام ئەم ئێوارەیە لە یەکێک لە دەستگاکانی ڕاگەاندنەوە کە نزیکە لە بەرپرسانی ئەم وڵاتە تاکیدی لەوە دەکردەوە کە ژمارەی موچەخۆران لە هەرێمی کوردستاندا گەیشتۆتە 1,480,000. ئەمە کارەساتەکەیە لە ڕاستیدا من پێم وابێت بە سیستەماتیکردن یاخود بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەران لە ئێستادا کاتی نییە و ئەمە مەشغوڵکردنی فەرمانبەرانە بەم کارەوە چونکە ئەوان ماوەی سێماگیانداناوە من دڵنیایی دەدەمە ئەو بەڕێزانەی کە ئەم کارە دەکەن هەم فەرمانگەکە ناتوانن لەو کاتا ئەوە بکەن و هەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەوەندە توانای داراییان خراپە ناتوانن هاتوچۆ بە فەرمانگەکانی خۆشیان بکەن. اینجا لەکوێ ئەتوانن بچن بەلای کارکردنیان بۆ ئەوەی کاریان بۆ بکرێت لەسەر سیستەمی بە ئەلکترۆنیکردنی موچەکانیان. بۆیە من پێم وابێت نیەتێکی پێم وان نییە نیەتێکی باش هەبێت لەلایەن بەرپرسانی باڵای ئەم هەرێمەوە چونکە لێمان تێک نەچێت کاک مامۆستا ئێمە ئەو کارانەی کە کراون ئەو بەرپرسانەی کە بە پلەی وەزیر لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 20,000 کەسمان هەیە بە پلەی وەزیر ڕاوێچکار بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری تەنفیزی وە کۆمەڵێک پۆستی کە بۆیان داتاشراوە ئەبەم شێوازە دامەزێنراون. ئەمە کێ دامەزراندووە؟ خۆ خەڵکێک ناتوە لە دەرەوەدای مەزرێنێ ئەمانە زۆرینەی هەرە زۆریان لە ڕاستیدا بە واژۆی سەرۆکی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە کە من پێم وابێت لە جیاتی ئەم کارانە کە دەکرێت بهات نایە ئەو کارە نایاساییانەی کە کردویانە چاکسازیان تیا بکردایە و کارە نایاسایەکانیان بە یاسایی بکردایە دڵنیاوە پێویستمان لە پرۆژه چاکسازیش نەدەبوو پێویستمان بە سیستەمی ئەلکترۆنیش نەدەبوو لە ئێستا. بۆیە پێم وابێت نیەتێکی باش نییە لە ڕاستیدا لەلایەن ئەم دەسەڵاتی کە ئێستا حکمی هەرێمی کوردستان دەکات چونکە هەموو کەسێک دەزانێت گەندەلی لەکوێیە هاوڵاتیەک لە شەقامێکدا دەزانێت گەندەلی لەکوێیە دەزانێت بندیوار لەکوێیە دەزانێت کێ دوو موچە سێ موچەی هەیە حکومەتی هەرێمی کوردستان خێرە خۆی نازانێت خۆی دەزانێت بەڵام لە ڕاستیدا ئەمەی لە ئێستادا دەیکات جۆرێک لە سەرقاڵکردنی کۆمەڵە دام و دەستگایە و مەشغوڵکردنی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بەم بابەتە کە ئێستا خۆمان دەزانی فەرمانبەران لە وەزێکی ئەشگار خراپدان. بەڵێ سوپاس دەکەین دواتر دەگەڕێنەوە لە بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت کاک عەبدوڕەحمان کەواتە بە بۆچوونی بەڕێزدەوەی کە
پێی دەگوترێ بندیوارەوەی کە پێی دەگوترێ خانەنشینی نایاسایی ئەم سیستەمە هیچ کامێک لەوانە چارەسەر ناکە بە تایبەتی کە باز دۆکە کە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانیش مەسەلەن بە بندیوار دامەزێنراوە ئەنی ئەی چارەنووسی ئەوانە هیچ چارەسەر ناکات؟ من پێم وایە ئەگەر نیەت هەبێت لە ڕاستیدا دەتوانرێت ئەوانەی پێیان دەوترێت ئەوەی کە دووموچە وەردەگرێت بە پێی ئەوەی کە خۆیان ئەلانیان کردووە پەنجەمۆر و یا خۆتگلێنەی چاو ئەمانی لێ وەردەگرن بەشێک لە دووموچەکان عیلاج دەکات. ئەگینا بندیوار کێ؟ بندیوار ئەو کەسانن کە لە ڕاستیدا ناویان هەیە و داوام ناکەن، دەکرێت خۆیان هەر بۆ خۆیان بیان هێننەوە لە ڕاستیدا پەنجەمۆریشیان بۆکەن وەسەری گلێنێ چاویشیان بکەن. بۆیە گرفتەکە لە ڕاستیدا شتی زۆر گەورەترە لەوە و بۆ خۆیان نیەتیان نییە. یعنی بیرکەرەوە ئێمە وەزارەتی دارایی بەڕسمی 15,000 فەرمانبەری هەیە، بەڵام بە قایمەی موچەی فەرمانبەرانەکەی 30,000. هەل لێرەدا یعنی بۆ خۆی حکوومەت ئەگەر نیەتی هەیە چاکسازی دەکات بندیوار و دووموچە و سێموچە و ئیلە ئاخیری هیلا دەبا، ئەوە دەکرێت بۆ منە لە وەزارەتێکی وەکو وەزارەتی داراییە کە بۆ خۆی 15,000 فەرمانبەری فعلی هەیە، بۆچی ژمارەی موشەخۆرانی بۆ بە 30,000 کەواتە 16,000 زیاد هەیە بێت لێرەوە دەست پێ بکات. ئەگینا لە ڕاستیدا بیرکەرەوە ئێمە یەک لەشکری گەورە خەڵکمان بە نایاسایی خانشین کردووە، هەمووشی بە پلەی جۆراوجۆر بە پلەی جیاواز کە لە ڕاستیدا ئەمە کارەساتە تۆ ڕۆژێک لە ڕۆژان بە ڕێزێک وەزارەتی نەبینیەوە بە پلەی وەزیر خانشینە بەڕێوەبەری گشتی نەبووە خانشینت کردووە. ئەمە دوو نەتیجەی خراپی هەیە. یەکەمیان ئەمە بوون بەبار بەسەر لە ڕاستیدا دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و بژێوی خەڵکی کوردستانەوە، دووهەمیشیان کاریگەری خراپی کرۆتە سەر ئەو بەڕێزانەی کە بە حەقی خۆیان لە ڕاستیدا پۆستێک وەردەگرن، چونکە بتەوێنێتەوێ ئەمە نادادیەکی گەورەیە لە دام و دەستگایەکدا کەسێک 30 ساڵ خزمەت 35 ساڵ خزمەت دەکات اینجا دەبێت بە بڕێوەبەری گشتی یا ڕاوێژکار، بەڵام کەسێک لەبەرەوەی نزیکە لە حیزبێکەوە یا لە کەسێکەوە لە کونفەیەکوونێکە دێن پلەیەکی ڕاوێژکاری یاخود بەڕێوەبەرێکی گشتی پێدەدەن. ئەمە کارەساتەکەیە. بەڵێ سپاس دەکەین دواتر دەگەڕین و لای بەڕستان کاک تۆرگەل بگرن و لابەرەزی سەبارەت بە مەسلەوەی کاک عەبدوڕەحمان باسی کرد کە ئێستا ئێمە زیاتر لە 1,400,000 موچەخۆر هەیە کە مەسەلەن بەشێکیان بندیوارن، بەشێکیان کادیری حزبین، بەشێکیان مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان وەزیر نەبوون، ینی بە پلەی وەزیر ئێستا خانەنشین کراون، یعنی بەوێ پاکسازیکردن ینی دۆخی موچە هەر بەم شێوە نامێت ئینجام ڕێژە زۆر نیە بۆ هەرێمێکی 5 میلیۆن کەسی؟ بەتاکید ئەو ڕژەیە زۆرە و بەتاکید ئەوەش ڕاستەکە وەکو برادران باسەکەن خەڵک باسێکە بەدوارێکی زۆر هەیە خەڵکیش کار ناکات و موچە وەردەگرێت، بەڵام تەنها باسکردن تەواو نییە بۆی کە بزانین چۆن چارەسەری ئەو حاڵە دەکرێت. بێ ئەوەی کەمە بکەڕێنەوە بۆ زین هۆکارەکەی چییە. هەڵبەتە ئەگەر سیستەمی ئابووری سیستەمی دەوڵەتی بێت ئەو کاتی دەوڵەت لەسەر پێویستی دام و دەستگاکان خەڵک وەردەگرێت بۆی کەلێشونیش دیاریکراوەش بکات. و ئەگەر سیستەمی بازاری ئازادیش بێ ئەو کاتی کارتی تایبەت ڕۆڵی کارا دەبینێت لەوەی کە ببێتە شوێنی کار بۆ خەڵک و بە هەلومەرجی بازاری ئازاد و ئابووری ئازاد کەسەکان هەڵدەش بێرێت بۆ کارێکی دیاریکراو کە توانای ئەنجامدانی کارەکە هەبێ و بە گوێرەی توانای کارەکەش موزیکەشی بۆ دیاری دەکەن. بەڵام ئەو کە گرفت بێ لە کوردستانیدا بەڕاستی ئێمە کارتی حکومیمان نییە، کارتی دەوڵەتی نییە. ئەی کردی چیمانەیە؟ کارتی ئێستا باسی وەش دەکەم ئەوەی کە هەیە مەسەن لە دوا ڕوخان ڕژێم حکوومەتی عێراق و دەسەڵاتدارانی هەرێم وعدی ئەواندا کە ئێمە پەیڕەوی بازاری ئازاد دەکەین، واتە کەمکردنەوەی ڕۆڵی ئابووری دەوڵەتی و لەو بوارەشدا هەنگاوی زۆر گەوریانە. بۆ نمونە ئێستا هەموو کەرتەکانی گرنگی ئابووری ئەوەی کە وزەیە تەلەفۆن و کۆمیونیکیشن ئەوە هەموو بۆتە دەوڵەتی بۆتە کەرتی تایبەتی، بەڵام ئەو کەرتی تایبەتیە نەیتوانی کە ببێتە جێگای شوێنی کار بۆ هەرچی زۆرتری خەڵکی بێکار لە کوردستانیدا. بۆیە دەسەڵاتدارین هەرێم کەوتنە
واقعێکەوە کە ئەوانە مکەلەف بوون کە ئەو ڕێژە زۆرەی بێکاری کە هەیە لە شوێنێکدا چارەسەری بکەن. شوێنەکەش چی بوو؟ هەمویان خستە ناو حکومەتەوە، چکە کەرتی تایبەت لە کوردستانیدا وەکو باسم کرد لە سەوتارێکیدا بە گەلێکەوە کە لێرە شوێنی شوێنی بواری ئەوە نییە بەدێژی باس بکەم، لەبەر گەلێکەوە نەیتوانێت ببێتە بازارێک بۆ کار بە ستانداری جیهانی بیا، بە ستانداری ناوچەیە بیا، هەر ستاندارێک بێت. لەبەر گەلێ هۆی تریش یەکێ لەوانە نەبوونی سندیکای سەربەخۆ لە هەم بوارەکاندا. دەوڵەت دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەوەی کە بتوانن ڕێژەیەکی زۆری بێکاری کە لە کوردستانیدا هەیە ساغی بکەنەوە و لەما کاتیشدا منەتباریشی بکەن، هەمویان خستە ناو کەرتەکانی وەزارەتەکان و دامەزراوەکانی حکومیەوە. بۆ نمونە لە شوێنێکدا پێویستی بە 5 کەس هەیە، بەڵام 20 کەسی کەسن تاعین کردووە، بەرپرسێک نامە دەنووسێن، لیستێک دەنووسێت بۆ لیستی ناوێک دەنووسێت بۆ وەزارێک دەنوێت، ئەمریان بۆ دەرەچێت تاعین دەبن. جا خەلەلەکە لە چیدا هەیە؟ لە عاقڵەتی بیرکردنەوەی دەسەڵاتدارانی هەرێم کە بەداخەوە ئەوانە زۆر کورتبینانە بیریان دەکردەوە. ئەو سیاسەتەش بوو، ئەو سیاسەتە هەڵەیەش بوو کە ئەمڕۆ ئەوانە ڕووبەڕووی حاڵەتێک بوونەوە، زروفێک بوونەوە کە بخۆشە ناتوانێت چارەسەری بکەن. واتە سیاسەتی هەڵا ئەوڕۆ بیکەی ئەتۆ سپێنێ دەبێت بە جۆرە لە جۆرەکان چارەسەرێکی بۆ بدۆزیەوە، مشکلەیەک بۆ دروست دەبێت، دروستەکە کە دەبێت چارەسەری بۆ بدۆزیەوە. جا ئەو مشکلێک کە ئێستا هەیە سەرنجامی دەرەنجامی سیاسەتی هەڵەی ئابووری حکوومەتی هەرێمە کە ئێستا بخۆی حازز بە لەوەی کە چارەی بکە و نەمانی موچە، نەمانی پرۆژەکان، نەمانی هیچی دارایی بەڵگەی بۆەوە کە ئەو ملیۆن و 400,000 تا پێت وایە پێراچوونەوەی ڕاستەخینە نەکرێت بە مەسەلەی ئەوەی کە بە نایاسایی خاننشین کراوە، ئەوەی کە بندیوارە، پێت وایە کاریگەری لەسەر سیستەمی موچە دەبێت لە کوردستان تا ئەمانە چارەسەر نەکرێن؟ نەزانی چۆنە بەڕای من مەسەلەن ئەوەندێک لەوانە شتێک حکوومەتی هەرێم کە باشکرێت بێت کە خەڵکیشی زۆری تاعین کردووە، چکە ئەو خەڵکە ئەگەر تاعینی نەکرد بە پارێکی نەدابا لە شوێ ئیشی دەستکەوتووە بەڕاستی بڵێن. خۆ ئەوەی کە موچەش وەرەی هاوڵاتی ئەو هاوڵاتی کوردستانە کەسی توێ کەسی ئێمەیە، ئەگەر حکوومەت بە بندیوار یا بە هەر شتێک تەمام لەگەڵ بندیوار نیم، بەڵام بە هەر جۆرێکی بەکەنێک کردبێتە موچەخۆر لە دەرەوەی حکوومەت شوێنیشتر نییە کە ئەو ئینسانە بتوانێت بژیر خۆ بۆ پەیدا بکە. بەڕاستی بڵێن جا بۆ ئێستا تۆ دەڵێ 1,400,000 بەڵە زۆرە، بەڵام تۆرە نیوێ لابە 700,000 کەس لابە بێموچەی بکە، ئەو 700,000 کەسە دەکەوێتە بازاڕی، دەکەوێتە سەر جادەی چی لێ دەکەی. ئەوش پرسیارێک، ئەوش قەیرانێک ئەوش قەران دووزەکە. مەسەڵەن دەسەڵاتدارانی هەرێمیش خۆ ئەو شعوران هەیە، ئەوەندا تیگەشتیان هەیە، هەست بەو هەڵەیە بەو خەتەرێ دەکەن، ئەوانە سپێنێ 500,000 کەس بخەنە سەر جادە بچێنێتێ. سپاس دەکەم. ئەوانە گرفتان بۆ دووس ناکەن. دواتر دەگەرم وڵای بەڕێز کاک عەبدوڕحمان، ئەگەر بێم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا ئەوەی کە بەبێ تاکسازی ڕاستەخینە لە لیستی موچە، ینی پێ وایە بارودۆخی فەرمانبەران موچەی فەرمانبەران باش بکرێت، خود ئەو چاکسازی ڕاستەخینە چیە کە پێویستە لە لیستی موچەخۆران هەرێمی کوردستاندا بکرێت؟ بەڵێ دیارە هەر جۆرە دەستبردنێک بۆ چاکسازی لە ڕاستیدا من دەستخۆشیەکەم ئەگەر نیەتی ڕاستەقینە هەبێت بۆ چاکسازیە و مەبەست لێی لە ڕاستیدا کاتکوشتن و مەشغوڵکردنی هاوڵاتیان و دامەنجەکانی حکوومەتیش نەبێت. ئەمەی کە ئێستا دەکرێت ئەگەر نیەتی ڕاستەقینە هەبێت بەڕێ دەکرێت ڕێژەیەک لە چاکسازی لە ڕاستیدا تێدا بکرێت، بەڵام چاکسازی ڕاستەقینە ئەگەر ئەم حکوومەتە نیەتی هەبێت جگە لەوەی کە دەتوانێت لە سیستەمی موچەدا چاکسازی بکات، دەتوانێت ئێمە بۆ خۆمان دەزانین ئەم وڵاتە دنیایەک کەیسی گەندەڵی گەورە گەورەی تێدایە، مەسلەی چاکسازی لە بواری نەوتە، چاکسازی لە دەواازەکانە، چاکسازی لە ئەو هەموو گرێبەستانەی کە کراون، چاکسازی لە باج ڕوسوماتە لە هەرێمی کوردستاندا. من پێم خۆشە یەک ڕقم بە جەنابتان بڵێم لە ساڵی 1994 کە حکوومەتی هەرێمی کوردستان تەمەنی تەنها 2 ساڵ بوو، حکوومەت خاوەنی 14 ملیۆن دۆلاری ئەو سەردەمە بوو کە بەشی موچەی هەژمانگی هەموو فەرمانبەرانی ئەو کاتێ حکوومەتی هەرێمی کوردستانیە کرد، بە شەرتێک یاخود لە کاتێکدا
تەنها دەواازەیە کە بە ڕسمی هەبوو تەنها ئیبراهیم خەلیل هەبوو. باشە خێرە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە خۆمان دەزانین دوێنێ و پێر ئەعلانی کرد تەنها لە مانگا 565,000 بەرمیل تەنها بە وەری ڕۆیشتووە، زیاتر لە 150,000 بەرمیل بە تانکەر ئەڕوات. دنیایەک باج ڕوسومات لە خەڵکی کۆ دەکرێتەوە و ڕێژەکەی چەند قال لەسەر هاوڵاتیان زیاد کرا لە کاتێکا موچیان نادرێتەیە. ئێستا خاوەنی 4 بۆ 5 دەواازەی فەرمین ڕسمین نێودەوڵەتین لە هەرێمی کوردستاندا. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچەی فەرمانبەران بدات؟ بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ناڕازگۆ بوو. من لە دەی 11 ساڵی 2014دا ئەم ئەنجومەنەی کە ئێستا پێدەوتێت ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز کە پێم وابێت گرفتەکانی خەڵکی کوردستان کێشەکانی کە ئێستا هەیە لە 180 لە ئەستۆی ئەوانە ئەم بەڕێزانە لە پەرلەمانی کوردستاندا بە ئێمەی پەرلەمانتاران و کۆمەڵانی خەڵکیان وێت کە لە ساڵی تازەی 2015 شتێک نامێنێت ناوی قەیرانی دارایی بێت، شتێک نامێنێت ناوی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێت. ئەمە هەمی بە دۆکمنت ماون لە ڕاستیدا، بەڵام بینیمان لە ساڵی 2015دا قەیرانەکە خراپتر بوو، نانتوانی موچە بدەنەوە هەژ موچیاندا لە کاتێکدا پارەی 2 موچیان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە هات. ئەگەر ئەو نەبوایە ئەوە تەنها 5 موچە وەردەگیرا بۆ 6 موچە وەردەگیرا لە ساڵی 2015دا. و ئەم حکوومەتە لە ساڵی تازەی 2016دا سیستەمێکی هێنا کایەوە کە ئەمە بە هیچ شێوەیەک ڕەزامەندی پەرلەمان وەرنەگیرا، چونکە پەرلەمان بەداخەوە پەخرا و پەخستنی پەرلەمان هۆکارێکی باش بوو یا کەشێکی باشی بۆ بەرپرسانی ئەم وڵاتە ڕەخساند کە بە ئارەزوی خۆیان گرێ بەس ئەکەن سیستەمی جۆراوجۆر و سەیر و عەجیبی وەکو سیستەمی پاشەکە و دابنێن. بڕیاریاندا هەموو دەیمانگێک ئەو نیوموچەیە ئەو ڕبعەموچەی کە هەیە بیان دەنێ بیدەن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵام باش دەزانین کە ئێستا ئەمڕۆ دەی دەبوو هێشتا موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی کوردستان دابەش نەکراوەکە ڕبعەموچەیەکیشە. لە ڕاستیدا ئەگەر لە کاتی خۆیان 890 ملیارد دینار پێویستی کردایە بۆ موچەی فەرمانبەران لە ئێستادا لەوە کەمتر، یعنی نیوەی ئەوەش نییە کە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرج دەکرێت. بۆیە ئەم حکوومەتە گەورەترین کێشە کە ڕوبەڕووی بۆتەوە نەمانی متمانەیە، نەبوونی متمانەیە لە نێوان هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستاندا. پێم وابێ هەردوێنێ ئەرقامێکیان باس کرد کە لە 175 خەڵکی کوردستان متمانە و سیقە و بڕوایان بەم حکوومەتە نەماوە، چونکە ئەوەندە بەڵێنیاندا ئەوەندە قسەیان کرد هیچی وا دەرنەچوو. بۆیە بە دڵنیاییەوە ئەم سیستەمی بە ئەلکترۆنیکردنەی موچەیش من دڵنیایی دەدەمە خەڵکی کوردستان چۆن نانتوانی ڕبعەموچەکە لە کاتی خۆیان بدەن، چۆن نانتوانی زابن بەسەر قەیرانی داراییدا، بە دڵنیاییەوە ناتوانن نەک بە 3 مانگ بە 9 مانگیش سیستەمی ئەلکترۆنی موچە لە هەرێمی کوردستاندا بخەنەکایەوە و فەرمانبەران موچە وەربگرن. بەداخەوە کە ئێستا فەرمانبەران لەبەر بێ موچەی ڕژاونەتە سەر شەقامەکان. بەڵێ سوپاس دەکەین نەگەر کاتە بوو دەگرن لە بەرستن کاکتۆ سەبارەت بووی کە ئێمە لەمەوەی حکومڕانتە ئەم جۆرە مەسەلەن لە لیستی موچە گەندەڵێکی زۆری تێدا ئەو هەموو خەڵکە مثلەن دامەزدێنراوە کە ئێستا ناتوانرێ موچیان بۆ دابین بکرێت. یعنی ئێستا هەروانن کە مەسەن ئێستا لە حکومڕانیدان دەتو ئەوانە توان چاکسازی بکەن لەو سیستەمی موچە و لە باشترینی موچەی خەڵک ئەوانەی کەم دۆخیان بەرهەمێنەوە. بە تاکید یەک شت حەشاڵ نەگرە تۆ بتوێت چاکسازی جدی بکەی کە خێر بێتەوە بۆ خەڵکی کوردستانی دەبێ گۆڕانکاری لە سیاسەتی ئابووریدا بکرێت، سیاسەتی کارجێڕێدا بکرێت و هەروەها گۆڕانکاری لە دەسەڵات شتا بکرێت. تا ئەو گۆڕانکاریانە نەکرێت زۆر ئەستەمە کە بتوانرێت چاکسازی بکرێت کە بێتە مای خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستانی. بەڵ یعنی پێ دوای ئەوانەی کەم دۆخیان دروست کردووە ئێستا ئەوانە پێیان چاک دەکرێت وەر مەسەلەن کە کەسێک کە دۆخەکەی دروست کرد پێی چاک دەکرێتەوە؟ وەڵام من زۆر لەگەڵ ئەوە نیم کە دەڵێ ئەو کە خراپی کرد ناتوانێت چاشکە، ئەو کە خراپی کرد تۆ شانسی بدەرێ کاتی بەرێ بەڵکو چاش بکاتەوە. بەڵام خەڵکی کوردستانی بەلانی کەمەوە 10 ساڵی کات 25 ساڵ بڵێ ئەو 10 ساڵی ئاخر 10 ساڵ کاتیان دا 15 ساڵ کاتیان دا بۆ برادرانە کە فەرمو چاش بکەن. خەڵک پشتگیری کردوون، دەنجی بۆ داون، دیژیان نەوەستاوەتەوە، کاتیشی باشی داونێ،
بەڵام بەگەڵەوەژە دەبینی بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ گوزەران خراپتر دەبێت داهاتوو نادیارتر دەبێت بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە بەڕاستی هەم دەسەڵات هەم خەڵک بیر لە چارەسەری شت بکاتەوە. بەڵێ سوپاس دەکەم کاوی تۆر. کاک عەبدوڕەحمان ئەگەر دوا پرسیارشمان بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە پێشتر سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمان لێرە میوانی ئەمە و باسی لەوە کرد کە مەسەن لە لیستی موچەی هەرێمی کوردستان فەرمانبەری مەسەلەن دەرەوەی تێدا نیپاڵی تێدا هەندێک وڵاتی تری تەیە ئەینی ئەم سیستەما ئەلکترۆنی ئەوانە چارەسەر دەکات چارنووسی ئەوانە بەکوێ دەگات دەتوانێت ئەوانە چارەسەر بکات؟ وڵا دیارەوە کێشەیە کە ڕوبەڕووی ئەو برادران دەبێتەوە کە سەرقاڵی ئەم کارن بە تاکید لە لیستی موچەدا خەڵکی ئەفغانی و ئەسیوبی و ئێرانی و کۆمەڵە شوێنی کێشی تێدا بوو بەداخەوە دێڵام یعنی تۆ سەیری بکە ئێمە لەو ڕێژەیە کە من وتم لە مانگیەکی 2016 ملیۆنێک و 400,211 فەرمانبەرمان هەبووە 790,000 ئەمانە فەرمانبەری هەمیشەیی بوون کە لە 150 فەرمانبەرانەکات لە 149 خانشین و چاودێری کۆمەڵایەتی شوێنەکانی کەن وەلەو لە 150 کە موچەخۆری هەمیشەیین واتە لە 790,360 کەس لە 148یان ئەم ڕێژەیە لە ئەمانە سلکی سەربازین واتە ئەسکەرین و لە 152یان مەدەنین و دوایین وتەیشم لە ڕاستیدا ئەوەیە من هاوڕای قسەکانی جنابی دکتۆرم من پێم وابێت هەرێمی کوردستان لە ئێستادا قەیرانی دارایی قەیرانی سیاسی قەیرانی کارگێڕی ئەمانەی هەیە بۆیە چاکسازیکردن تەنها لە بواری کارگێڕی و داراییدا ئەگەر بواری سیاسی لەگەڵ نەبێت ئەگەر بواری کارگێڕی لەگەڵ نەبێت لە ڕاستیدا پێم وانیە هیچ لە مەسەلەکان بگۆڕێت و ئەگەر نیەتێکی زۆر باشیش هەبێت ئەوە دەکرێت زابین بەسەر کێشە و گرفتەکانە کە ڕوبەری خەڵکی کوردستان بێتەوە و ئەرکی هەموو لایەکیشمانە و چاکسازیکردن و زاڵبوون بەسەر گرفتەکانە بەکارکردنەوەی پەرلەمانی کوردستان دەبێت کە بەداخەوە دەڵێم دوو سبەی 1 ساڵی ڕێکە پەرلەمانی کوردستان کە گەورەترین دامەزراوەی شەرعیە لە هەرێمی کوردستاندا پەکراوە کە عیبەیەکی گەورەیە کە حکوومەت ئێستا بانگەشەی چاکسازی دەکات لە ناو هەناوی پەرلەمانی کوردستانە لەدایک بووە ئەمە بۆ خۆی گلەیەکەیە ئەمە بۆ خۆی گرفتەکەیە بۆیە تاکید لەوە دەکەمەوە بە تەنها چاکسازیکردن لە بواری دارایی و ئابووری و کارگەڕی هەتاوەکو بواری سیاسی لەگەڵ نەبێت ئەوە چاکسازی ڕاستەقینەی پێ ناڵێن و ناتوانین زابین بەسەر ئەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ بەڕێز باسی ئەو ئامارەت کرد مەسەلەی چەندی بۆ سەربازەی سەبارەت بەوەی کە لەو کۆی ئەو ملیۆنێک 400,000 چەند ئێستا بە فەرمی دەوام دەکەن و چەندیان مەسەلەن خانەنشین و ئەوانەی تری نائاساییشن. ئێمە 229,972 کەسی خانەشینمان هەیە کە ڕێژەی لە 116 ئەو ملیۆن و 400,000 کە ئەمە لە ڕاستیان ڕێژەیەکی زۆر زۆرە و 420,873 کەسمان هەیە کە ئەمانە لە چاودێری و جۆری بیمەکان وەردەگرن. من لەم ڕۆژانەدا گوێم لە بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بوو کە باسی لەوە کرد لە ناو قائیمەی کەمەنداماندا بەداخەوە 21,000 کەس هەیە کە هیچ جۆرە کەم ئەندامبوونێکیانەوە بە کەم ئەندام لە قەڵم دراون کە ئەمانە وای کردووە موچەی کەم ئەندامە ڕاستەقینەکانیش کە ئێستا هاوارێن ئێستاوە لە کاتی خۆیان نەدرێەوە ئەو ڕوب ئەموچەونی موچەی کە هەیە بۆ ئەوانش نەبێت. بۆیە پاکردنەوەی لیستی موچە کارێکی ئاسانە نەک بە سێمانگ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی وڵاتە نیازیان هەبێت و نیەتیان هەبێت لە ڕاستیدا لە ماوەی هەفتەیەکە خۆیان باشە زانن لەکوێ بندیوار هەیە لەکوێ دیموچە هەیە لەکوێ خانشینی نایاسایی هەیە لەکوێ خەڵک پۆستی دراوەتێ بە نایاسایی خانشین کراوە و بە پلێ جۆراوجۆر پۆست بەخشراوەتەوە بەسەر کادرە حیزبەکانی خۆیاندا لە ساڵانی ڕابردوو تا ئێستا لەگەڵاوێت. بەڵێ بەڕێز کاک عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە هەورێرە و لەگەڵمان بوو هەرا زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ئەمین گەناوی مامۆستایی زانکۆ کە لە ستۆی سەرەکی لەگەڵ مام سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانەوەن کە بەرنامەی دەخواتن.